ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەزاران تۆن بەرەمی کشتتوکاڵی خۆماڵی بە تایبەت دەنار بەرەم دێنرێت. بەڵام بەوەی نەبوونی ساردخانە لە سنوورەکەدا هەنارەکەی هەڵەبجە لە ماوەیەکی کەمدا نامێنێت و جوتیار و باخەوانەکان دەیانەوێت بە نرخێکی کەمیش بێت ساغی بکەنەوە. کێشە و گرفتی سەرەکی جوتیاران و باخەوانەکانی هەڵەبجە بە بازاڕکردنی بەرەمەکانیانە. بە تایبەت لەم وەرزەدا داوا دەکەن ئاوردەکردنی بەرەمی دەرەکی قەدەغە بکرێت و ساردخانەیەکیش لە شارەکەیاندا دروست بکرێت بۆ ئەوەی سوودی زیاتر لە بەرەمەکانیان وەربگرن. ئەومان لە حکوومەتە ساتکەرۆمان بۆ دابنێت لەبەرەوەی هەنارەکان یەک فەسڵ پێگەیە پێش ئەوەی کە هەناری ئێمەش پێبگەیە بازار پڕەکەن لە هەناری میسری و سووری و ئەمانە بازار ئێمە هەمووی ئەکەوێت بەسەریەکە بازاری ئەوان لە شوێنی خۆیان پاریان نزمە لێ شاوێکی زۆر یەتە بازار ئێمە بە شێوێک نامێنێ هەناری باشوان لە 300 و 400 لە 200 فروشتێ یعنی بەڕاستی ئەوان بازارنی ئەگەر ساتکەرەوە بێ و پیلان هەبێ بەم شتانە بەڕاستی ئەمە زەرەر ناکرێت بەڵام ئێمە زەرمەنی یەکەم لە کوردستانە پێم وایە بەس فەلاحە ئەگەر ساتکەرەوە بێت بە تەسەسولێکەنە بازارەوە هەر لێ نایەتەکەوە بە لێشاو بچێتە بازارەوە هیچ نەکات بۆیە فەلاح. ئەگەر بەڕادێک هەبێ بە سعرێکی مناسب بووی هەڵگریام هەنارەکە ئیسە من ئەیەم بە 300 دینار و 400 دینار ئەمە دەرەجە دوی پێڵێن دەرەجەیەکەکەی گرانترە ئەو کاتە درێ بە 750 دەرەجەیەکەکە دێ بە 1 لە ئێران و لە میسرۆ نەیەت پێشوەخت ئێستا فێریەوە بوون بۆ نمونە لە مانی دا مەمنوع بکریان لە 9 مەمنوع کرێ مانی هەشت ئەوان ئەڕۆن احتیاتی خۆیانەکەن هەنارێکی زۆر هاوردەیەکەن لە بەڕادەکانی سلێمانیا داڕێ ئەمەش تەسیری هەیە لەسەر هەناری هەڵەبجە. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەڵێت دروستکردنی ساردخانە لە پلانیاندایە و پرۆژەشیان بۆ ئامادە کردووە تا لە ڕێگەی سەرمایەدارەکانەوە ساردخانەیەک دروست بکەن کە جوتیارانی پارێزگای هەڵەبجە و شارە زۆریش سوودی لێ ببینن. بەو سیفەتەی کە هەڵەبجە ناوچەیەکی کشتتوکاڵیە لە وەرزی پێگەشتنی بەروبووم و میوەدا میوەیەکی زۆر لەو ناوچەیەدا بەرهەم دێ بەڵام لە ڕاستیدا ساتکەرەوەکان یەک ساتکەرەوەی تێدا لە هەڵەبجەدا بەڵام کافی نییە لە پلانی ژووری بازرگانی و سازی هەڵەبجەدایە کە تەژیعی سەرمایەدار و بەرهێنەرەکان بکەین کە بێن لە هەڵەبجەدا ساتخانە دروستکەن بۆی بتوانین هاوکارێک بێ بۆی جوتیاران و خاوەن باخەکان سوود لە بەرهەمەکانیان وەربگرن لە فرۆشی بەرهەمەکان و لە داهاتی بەرهەمەکانیان وەربگرن چکە لەو ساتانەدا کە بەرهەمەکانیان پێدەگا نەبوونی ساتکەرەوەی کافی دەبێتەوە ئەوان کەوان بەرهەمەکانیان لە بازاردا بە هەرزان بفرۆشن و نەتوانن دڵخۆش بن بە ڕەنجی ساڵێکیان. تا ئێستا بەس پلانە و ئێمە پرۆپۆزڵمان بۆ حازر کردووە و هەوڵەدەین کە سەرمایەداران بانگێشت بکەین پرۆژەکەیان بۆ شەرح بکەین ئاسانکاریشیان بۆ بکەی بۆی بێن لە پارێزگای هەڵەبجەدا چەند ساتکەرەوەیەک دابنێن و سنووری ناوچەی شارەزۆر و هەڵەبجە و بە سەیسایق و بە هەموو ناوچەکەەوە سوودی لێوەربگرێت. ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 30,000 تۆن هەنار بەرەم دێنرێت. ڕێژەیەکی باش هێناری شارەکە بۆ خواروی عێراق و پارێزگاکانی دیکەی هەرێم ڕەوانە دەکرێت. لە ئێستادا جیالەوەی کە هەنار بەشی ناوخۆ دەکات بەڵکو و باخەوانەکان داوا دەکەن هەناری هەڵەبجە بۆ وڵاتانی دەرەوە هەنار دەبکرێت چونکە زیاد لە پێویستی ناوخۆ بەرەم دێنرێت و کەرتی کشتتوکاڵیش پێش دەکەوێت و جوتیارانیش لە نەفرۆشتن و خراپبوونی بەرەمەکانیان بێئومێد نابن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.